سڵاوتان لێ بێ هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێ هاوڕێنی هێژە ئەمڕۆکە لەسەر استراتیژیەکانی ئیسرائیل لە ناوچەکەدا قسە دەکەین و ئەمە دەبەستینەوە بە هەژمونی خۆرئاوا لە جیهاندا و بە تایبەتی ئەمە دەبەستینەوە بەو شەڕە جیۆپۆلیتیکەی کە لەسەر دەروازە و مەمەڕە ئاویەکانی جیهاندا بەڕێوە دەچێت. بەر لە هەموو شتێک دەبێ ئەوەمان لە بەرچاو بێ کە ئەوەی ئێستاکە ئیسرائیل لە غەزەدا ئەنجامی ئەدا، لە لوبنان ئەنجامی ئەدا و لە هەمان کاتدا لە سووریا و لە عراقیش بەنیازە ئەنجامی بدا، لە ئێران بەنیازە دووبارە ئەنجامی بداتەوە. لە هەمووی گرنگتر ئەوەی لەو ڕۆژانەی ڕابردوودا لە یەمەن ئەنجامدرا کە زۆربەی زۆری سەرکردەکانی بزودنەوەی حوسی لە نێو بردران، ئەمانە هەمویان پێمان دەڵێن کە لە دوای 7 ئۆکتۆبەردا ئیتر جیهانێکی دیکە لە بەردەمماندایە. ئەو جیهانە بەرەو کوێ دەچێ هەتاوەکو ئێستا ئەنجامەکانی نابین، بەڵام کۆمەڵێک دەرئەنجام ئێستاکە دەبینین و ئەمانە هەمویان واتە ئەمەی لە غەزە، ئەمەی لە لوبنان، ئەمەی لە سووریا، ئەمەی لە عراق ئێستا ڕوئەدا و ئەمەی لە ئێران و لە یەمەن ڕوئەدا، هەمویان پەیوەندیان بە یەک بابەتەوە هەیە. لە دوای 7 ئۆکتۆبەر واتە من لە 8 ئۆکتۆبەردا تەماشای ئەو وێنەیە بکەن، لەوێدا لەگەڵ کەناڵی KNN ریپۆرتاژێکم ئەنجامدا و پێم وابوو حەماس بە چ مەبەستێک ئەو هێرشەی کردە سەر ئیسرائیل، نیازی چی بوو، نیەتیان چی بوو، ئەمەیان هیچ گرنگ نییە. بەڵام ئەمە لە کاتێکدا ئەنجام دەدرێ کە کۆبوونەوەی G20 وڵاتانی خۆرئاوا کە وڵاتانی عەرەبی تێیدا بەشدار بوون، مەبەستما وڵاتانی کەنداوە بە تایبەتی سعودیە و ئیمارات و ئوردون، و لە هەمان کاتدا ئیسرائیل بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە ناودا بوو، لە هەمان کاتدا یۆنان و ئەوڕۆپا لە ناودا بوو، هیندستان لە ناودا بوو بەسەرکردایەتی ئەمریکا، کە ئەنجامدرا چی لێکەوتەوە؟ بڕیارێکی استراتیژی و گرنگی لێکەوتەوە. ئەو بڕیارە استراتیژیە و گرنگە چی بوو؟ بڕیاری دروستکردنی مەمەڕێکی و یانیش کۆریدۆرێکی ئاوی وشکانی بەیەکەوە بەستنەوەیان لە نێوان بۆمبای هیندستان بۆ کەنداوی عەرەبی، لەوێشەوە بۆ ئوردن و ئیسرائیل و لە ئیسرائیلیشەوە بۆ بەندەری پیری یۆنان. و ئەمە بڕیارێکی زۆر استراتیژیە. لەبیرتان نەچێ لە سەردەمانی پێشوشدا کە شەڕ لە نێوان ساسانیەکان و بیزەنسیەکاندا هەیە و لەو سەردەمەدا تەماشا دەکەین کە هەردوو لایەن زۆر ماندوو دەبن و ڕێگاکانی بازرگانی پەک دەخرێن، کاڵاکان لە دورگەی عەرەبی ناگەن، لە دورگەی عەرەبی و لە جیهاندا ناگەن بە خۆرئاوا، کە لە دەریای سوور و لە کەنداوە دەگەیشتنە دەریای سپی ناوەڕاست و دەگەیشتن بە جیهان و ئەم ڕێگەیانە هەموو پەکیان دەکەوێ. هەردوو ئیمپراتۆر زۆر لاواز دەبن، لە ئەنجامدا خەڵکەکە ڕێگایەکی دیکە دەدۆزنەوە، ڕێگای عەدەن، هیندستان و لە بۆ دەریای سپی ناوەڕاست، لە بۆ قودس و فەڵەستین و ئیسرائیلی ئێستاکەدا. و لە ئەنجامی ئەوەدا تەماشا دەکەین شتێکی نوێ لە جیهان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەر هەڵئەدا، ئەویش ئاینی ئیسلام. ئاینی ئیسلام بە سوودوەرگرتن لەو دەروازەیە، بە سوودوەرگرتن لەو بازرگانیە ئاویە و بە سوودوەرگرتن لە غەنیمە و زەڕیبە و داهاتەکانی، ئیتر
لە هەمان کاتدا بەوەی کە وەحی و ئیزرائیل و جبرائیل و میکائیل و بەهەشت و جەهەنەم دەکاتە حکایەتێکی ئایدۆلۆژی خۆی، دەتوانێت هەتاوەکو ئیسپانیا بچێ لەو بەریش هەتا چاینە بچێ. و ئەمە وای کرد کە ئیمپراتۆریەتی ئیسلامی زۆر 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 بەهێز ببێ. ئێستا کەش تەماشا دەکەین لەو سەردەمەدا، لە سەردەمی بایدندا، بۆ ڕێگاگرتن لە هەژمونگەرایی چاینا کە هەموو بازارەکانی ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوڕۆپا و بەشێکی ئەمریکا و هەموو ئاسیای داگیر کردووە. ئەمە یەک لە مەترسیەکانە لە بۆ خۆر ئاوە. و ئەو ئیسرائیلە، ئەو چاینایە ئەمڕۆکە ئەگەرچی لە بواری سەربازی، لە بواری ئەمنی، لە بواری سیاسی کارەکانی زۆر بەنهێنی و بە سینسی دەکا، واتە بە ئاشکرا چەک ناداتە لایەنێک و زۆر خۆی لە مەسەلەی چەک پێدان و شەڕ و ئەم شتانە نائاڵێنی، خۆی وەکو هێزێکی ئابووری بەتەنیا نیشان دەدا. بەڵام لە هەمان کاتدا ئەم هێزە بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندی استراتیژی لەگەڵ ئێران، لەگەڵ رووسیادا هەیە، بە تایبەتی لەگەڵ رووسیادا هەیە، لەبەر ئەوەی رووسیا هێزێکی سەربازی زۆر زۆر گەورەیە و ئەتوانێ مەمەڕعاویەکانی قەفقاسیا کۆنتڕۆڵ بکە، ڕێگای وشکانی کۆنتڕۆڵ بکە. سنوورێکی زۆر زۆر گەورەی هەیە، یەک لە وڵاتە هەرە یەکەمین وڵاتی هەرە گەورەی جیهانە، سنوورێکی قەفقاسیایە، سنوورێکی دەریای باڵتیکە، سنوورێکی ئیتر ئەو دەگاتە ئەمریکا. و ئەمانە هەمویان بابەتی زۆر زۆر گرنگن لە بۆ چاینەدا و لە کاتێکدا مەسەلەی بەکارهێنانی چەک لە ئارادا بێ، رووسیا لە بۆ چاینا گرنگە. لە هەمان کاتدا چاینا کە نفوسێکی زۆری هەیە و رووسیاش خاکێکی زۆری هەیە، بەشێک لەو خاکانە بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما لە جیهاندا ساڵانە بەفرەکانیان دەتوێنەوە و ئەو خاکانە لە خاکی بەستراوە دەبنە خاکی تەڕ لە بۆ کشت و کاڵ و پیشە سازی و تەنانەت نیشتە زێبوونیش زۆر زۆر گرنگن. گرنگی ئەو خاکانە لە بۆ چاینا لە ئایندەدا هەر بابەتێکی استراتیژیکن. لە هەمان کاتدا ئێرانمان هەیە، بە هەمان شێوە کە نەوتەکەی غازەکەی بەشی زۆری بە پارەیەکی زۆر زۆر هەرزان دەفرۆشێتە چاینا و ئێران دەتوانێت کۆمەڵێک مەمەڕی ئاوی کۆنتڕۆڵ بکە، هەم لە قەفقاسیاوە هەتاوەکو دەگاتە کەنداوی عەرەبی و عەدەن. لە هەمان کاتدا لە دەستی ئێراندا جگە لە حیزبوڵڵای لوبنان، جگە لەو کاتێکە سووریای لەبەر دەستدا بوو، لە هەمان کاتدا لە کەنداوی عەدەندا حوسیەکان و یەمەنی لەبەر دەستدا بوو، ئێستا کەش لەبەر دەستێتی. ئەمانە هەمویان بابەتی زۆر زۆر گرنگن و لەو کاتدا تەماشامان کرد دوای ئەو کۆبوونەوە، دوای ئەو بڕیارە استراتیژیکە، تەماشا دەکەین بزوتنەوەی حەماس دەستی کرد بە هێڕشێکی کت و پڕ بۆ سەر ئیسرائیل. ئیتر ئاسایشی ئیسرائیلی بە تەواوەتی پوچەڵ کردەوە و دیوارەکانی شکاندن لە ڕێگای درۆن و موشک و دزەکردن بۆ ناو خاکی ئیسرائیل و توانی 1300 کەس بکوژێ و نزیکەی زیاتر لە 150 ڕەهینەش لەگەڵ خۆی بێنێ. و ئەمە وای کرد ئیتر ئیسرائیل لەلایەک سیاسەتی خۆی بە تەواوەتی بگۆڕێ و لەلایەکی دیکە کە ئەڵێن سیاسەتی بگۆڕدرێ، کۆنسێپتێک تێگەیشتنێک لە سیاسەتی نوێی ئیسرائیل داهاتە ئاراوە، ئەویش ئاسایشی ئیسرائیلە. کە ئەو ئاسایشە هەموو وڵاتانی خۆر ئاوا بە تایبەتی ناتوانن لە دژی دەرکەون. ئەویش ئەوەیە ئیسرائیل لە ژێر هەڕەشەدایە، هەتاوەکو دەوروبەرانی ئیسرائیل پاک نەکرێتەوە لە هەڕەشەکان، ئەوانەی بۆنی هەڕەشەیان لە ئێستا و لە ئایندە لێدێ. و ئەگەر بێت و ئەمانە هەر هەمویان نەگۆڕدرێن و ئەنتیگرە نەکرێن و ئیتیفاقی نوێیان لەگەڵدا ئەنجام نەدرێ، ئەوە ئیسرائیل بەردەوام لە ژێر کێشەدایە بۆ ئەوە ئیسرائیل
ڕەوایەتی خۆی لەوەدا دەبینێ کە ئەم هێزانە ئەم وڵاتانە ئەم دەوڵەتانە بە تەواوەتی لەناو ببە و لە هەمووشی گرنگتر ئاسمانی ئەو وڵاتانە دەبێ لە ژێردەستی ئیسرائیل دابێ. ئەوە مانای چییە؟ ئەوە مانای ئەوەیە کە نابێ چەکی بەرگری ئاسمانیان هەبێ و نابێ هێزی ئاسمانیان هەبێ. ئەگەر هاتوو چەکی قورسیشان هەبوو هەرچەندە لە بۆ وڵاتێکی وەکو لوبناان و وەکو سووریا تەنانەت چەکی قورسیش قبول ناکە، تەنانەت دەیهەوێ سووریاش وەکو لوبناان لێ بکە، بە لوبنانی بکە، واتە چەند هێزێک هەبن کە دەوڵەت بە تەواوەتی کۆنەکرێتەوە سەر یەکتری. ئەم هەموو هێڕش و پەلامارانە ئیسرائیل لەلایەک پەیوەندی بۆەوە هەیە، ئەوە ئاسایشی ئیسرائیلە. لەلایەکی دیکە ئیسرائیل وەک سەربازە گەورەکەی ئەمریکا لە ناوچەکە، وەک سەربازە گەورەکەی خۆرئاوا لە ناوچەکە، ڕۆڵێکی دیکەی هەیە، ئەویش ڕۆڵی پاککردنەوەی ئەو لایەنانەیە کە لە دژی خۆرئاوان ویانیش ڕێگا خۆشکردنە بۆ ئەو لایەنانەی کە شەڕ دەکەن لە دژی دژمنانی خۆرئاوا. لە بیرمان نەچێ هەتا وەکو جەبهەی نوسرا بە سەرکردایەتی جۆڵانی لە ناوچەی غوتە شەڕیان دەکرد لە دژی سووریا، بەردەوام کەلوپەل لۆجستیک بریندارەکانیشیان لە ئیسرائیل تیمار دەکرا. ئەمە شتێکشتی شاراوە نییە. بەڵام دوای ئەوەی رووسیا هاتە سەرخەت لە سووریا، ئیتر ئەمە بە زەبری هێز گۆڕانکاریەکی بەسەر ئەمەداهێنا و دوای ئەوە جۆلانی ئیتر بردرا بۆ ئیدلیب لە ژێر چاودێری MI6 و دەوڵەتی تورکیادا ئۆکسیزین و خواردن و پەروەردەی پێدرا و ئامادەکرا بۆ ئەو ڕۆژە. ئەمە ئەو ئارگومنتەیە کە بەر لە ئێستادا باسمان کرد، واتە ئیسرائیل جگەلەوەی هێزێکی ڕقە دژ بە دژمنانی خۆرئاوا لە هەمان کاتدا هێزێکە کە دەتوانێت ئەو هێزانەش بە تایبەتی ئیسلامی سیاسی بەکاربێنێ کە دژی ئەو دەوڵەتانە ئەو هێزانە کار دەکەن کە دژمنی خۆرئاوان وەکو سووریا، وەکو عێراق، وەکو هەر وڵاتێکی دیکە. ئەوەمان بینی بە تایبەتی لە سووریادا ئەمەوان بینی. لە هەمان کاتدا لە دوای ئەو بڕیارە استراتیژیەی کۆریدۆری جیهانی لە بومباوە بۆ پیری یۆنان تەماشا دەکەن کە 7 ئۆکتۆبەریشی بەسەرداهات، ئیتر خۆرئاوا و ئەمریکا هەستیان بەوە کرد کە ئەو ڕێڕەوە لەژێر مەترسیدایە لەلایەک ئیران، لەلایەکی دیکە کوڕەکەی ئێران واتە حوسیەکان کەنداوی عەدەن کە هەموو کۆریدۆرەکە بەوێدا تێدەپەڕێ و لە هەمان کاتدا لەسەر دەریای سپیناوە ڕاست و ئیتر لەسەر قەنات سوێس حەماس هەیە، لە لایەکی دیکە تەماشا دەکەین حیزبوڵڵا هەیە و لە لایەکەی دیکە ڕژێمی سووریا هەیە. لە بۆ هەندێک ئیتر ئەو ڕۆڵە گرنگە بە ئیسرائیل درا، ئەو ڕۆڵە زۆر استراتیژیە بە تەنیا پەیوەندی بە غەزەوە نییە. بۆیە ئیسرائیل هەرچێکی دەکا لە غەزە، هەرچێکی دەکات لە لوبناان، هەرچێکی دەکە لە سووریا، تەنانەت هەرچێکی دەکات دژ بە ئێران، دژ بە عێراقیش، ئەمە چاوپۆشی لێ دەکرێت. ئەگەرچی هەندێک لێدوان بدرێن، بەڵام لە کۆتاییدا چاوپۆشی لێ دەکرێت، چونکە پەیوەندی بۆ بڕیارە استراتیژیەوە هەیە بۆ ئەوەی چای ناپەراوێز بکرێ، چای ناو مەمەڕ ئاویەکانی کۆنتترۆل بکرێن و لە قەفقاسیاشەوە بە هەمان شێوە ئەرمەنستان و ئەزەربایجان کە چۆن ئێستاکە خەریکە دەست لە باوەشی ئەمریکا، بێگومان تورکیاشی لەگەڵدایە، واتە ڕێگای وشکانی لە قەفقاسیا کە ڕێگای استراتیژی ئاوریشمی پێدا تێپەڕ دەبێت، ئەوە پەک دەخرێ. لە هەمان کاتدا تەماشا دەکەین لە جیاتی چاینا وەکو ئەڵتەرناتیڤێکیش هیندستان ئامادە دەکرێت بۆ ئەو بابەتە.
تەنانەت شەڕی چەند ڕۆژەی نێوان هیندستان و پاکستان شیمانە دەکرێت پەیوەندی بەوە هەبێ کە هیندستان لە ڕێگەی پاکستانەوە توانی خۆی تاقی بکاتەوە، چەکەکانی تاقی بکاتەوە لە بەرامبەر چەکەکانی ئەمریکا و ناتۆ و فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا و لەمەشدا ئیتر تا ڕادێک خۆی سەلمان. بەڵام بابەتەکەی ئێمە ئیسرائیلە، ڕۆلی ئیسرائیل چیاوە ئەو چاوپۆشی کە لە ئیسرائیل دەکرێت پەیوەندی بە تەنیا بە حەماسەوە نییە، پەیوەندی بە حیزبوڵڵاشەوە نیە، بەڵکو پەیوەندیە هەرە زۆرەکەی بە ئەو مەمەڕە ئاویەوە هەیە. واتە ئەوە مانای چییە؟ ئەوە مانای ئەوەیە ئیسرائیل وەک هێزێکی توندوتیژ لە ژێرناوی ئەوەی ئەو وڵاتانە هەڕەشەن بۆ سەر ئاسایشی وڵاتەکەی پەیوەندیان بە ئێرانەوە هەیە، لە یەک کاتدا بتوانێ هەم لە دەریای عەدەن ئۆپەراسیۆن بکە لەسەر حوسیەکان، سەرکردایەتی حوسیەکان بە تەواوەتی لەناو ببە و دوای ئەوە ئیتر هەوڵ بدەن کودەتا ویانیش لایەنەکان دووبارە بە شەڕ بێنەوە، حوسیەکان لاواز بکەن حکوومەتێکی دیکەی نزیکی خۆرئاوا دروست بکەن کە سعودیە و ئیمارات چەندین ساڵ هەوڵیان بۆ ئەمەدا، بەڵام سەرکەوتنیان بەدەست نەهێنا، چونکە ڕاستەوخۆ ئەمریکایان لە پشت نەبوو و لە دواییدا ئیتر کاتێک بایدن هاتە سەر دەسەڵات کۆتایی بەماهێنا، لە هەمان کاتدا تەماشا دەکەین ئێران توانی لە ڕێگەی حوسیەکاندا وڵاتێکی وەک سعودیە و ئیمارات بە تەواوەتی بترسێنێ قاسم سولەیمانی بە چەند موشکێک گەورەترین پاڵاوگەی جیهانی، پاڵاوگەی ئارامکۆی کردە ئامانج و لە پەلوپۆی خست. لە هەمان کاتدا ئیتر حوسیەکان توانیان وڵاتێکی وەکو ئیمارات تەنانەت فڕۆکەخانەکەی دوبەیەکەی کە بە مەرکەزی بازرگانی جیهان دادەنرێ ئیتر توانی هەڕەشەی ڕاستەوخۆی لەسەر بکە. ئەگەر بێت و دەریای عەدەن پاک نەکرێتەوە و دوای ئەوە دەریای سوور پاک نەکرێتەوە کە حەماس لەوێ نزیکە، و لە هەمان کاتدا دەریای سپی ناوەڕاست کە لەلایەک وەکوتم لوبنان، لەلایەکی دیکەش سووریا بوو، سووریای ئەو کاتە بوو، پاک نەکرێتەوە لە لایەنگرانی ئێران و بەناڕاستەوخۆ چاینە و ڕووسیا، ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورە لە بۆ ئەو ڕێگایە، ئەو کۆریدۆرە جیهانیە دروستە بێ و ناتوانن لە بەرامبەر چاینەدا هیچ شتێک بکەن. لەو چوارچێوەیەدا مرۆڤ دەبێت تەماشای بابەتەکە بکە. بەڕای من هەر بۆیە من یەک ڕۆژ دوای ئەم هێرشەی حەماس ئیتر هاتمە سەر تەلەڤیزیۆن و ئەوەم بەوە بەستەوە کە بابەتەکە بە تەنیا پەیوەندی بە کێشەکانی نێواست حەماس و ئیسرائیل وایانیش فەڵەستینیەکان و ئیسرائیلەوە نییە، بەڵکو بابەتێکی زۆر زۆر استراتیژیە و ئەو بابەتە پەیوەندی بەو بڕیارەوە هەیە و لە هەمان کاتدا دەرئەنجامەکانی دەگەنە سەر ئەوەی کە چۆن بتوانن دەوروبەری ئەو ڕێگایە واتە ڕێگای وانیش کۆریدۆری بازرگانی جیهانی نوێ پاک بکەنەوە. ئەمە ئێستاکە دەمانگەینێتە ئەو ئاستەی کە ئیسرائیل شتێک دەکا، دوێنێش باسم کرد، ئەویش ئەوەیە بەر لە هەموو شتێک ئەو وڵاتانە دەبێت سەر لە نوێ دیزاین بکرێنەوە. دیزاینکردنەوەی ئەو وڵاتانە ڕاستە و ڕاست مەبەست لێرەدا ئەوە نییە ئەو دەوڵەتانە هەڵوەشێنەوە دەوڵەتی نوێ دروست ببن، بەڵام دەبێ سنوورەکانی ئەو دەوڵەتانە ویانی سەروەری ئەو دەوڵەتانە بە شێوەیەک دەستکاری بکرێ کە مانای دەوڵەت نامینێ. دەوڵەتێک کە نەتوانێت پۆلیسێکی خۆی بنێرێتە سوێدا ئەوە چ دەوڵەتێکە؟ دەوڵەتێک کە بۆی نەبێ بەبێ ئیجازە وەرگرتن لە ئیسرائیل نەخۆشخانەیەکیش مزگەوتێکیش لە ناوچەی دروزەکان بکاتەوە ئەوە چ دەوڵەتێکە؟ جگەلەوە
ئیتر وەکوتم ئیسرائیل بڕیاری سەرەکی ئیسرائیل ئەمەیە کە نابێ بە هیچ شێوەیەک سووریا لە ئێستادا هێزی ئاسمانی هەبێ و هێزی بەرگری ئاسمانی هەبێ بۆ ئەوەی فڕۆکەکانی ئیسرائیل بتوانن بەردەوام لەو ئاسمانەدا جڕت و فرت بکەن چۆن لەسەر ئاسمانی لوبناندا چەندی ساڵە دەیکەن بە کەیفی خۆ کەی نێبیانەوێ لێ ئەدەن کەی نێبیانەوێ ئەسوڕێنەوە کەینێ بیانەوەی تەشقەڵی پێ دەکەن و ئەمە لە بۆ عراقیش ڕەنگە بەو شێوەیە بێ ڕەنگە بەو شێوەیە بێ ئەمە تا چەند سەردەگرێ هێزەکان لە بەرامبەر ئەوە هەڵمەتێکی پێچەوانە دەکەن یان ناکەن جاری ئەمە نابین ئەبینین کە ئێران تا ڕادەیەکی زۆر بە تاقی تەنیا ماوە و چاینا لەو بارەیەوە هەتاوەکو ئێستا بە پێچەوانەی یەکێتی سۆڤیەتی پێشوو بە پێچەوانەی رووسیا چەک و تەقەمەنی خۆی بە ئاسانی نافرۆشێتە متتەفیقە دوورەکانی پاکستان متتەفیقێکی نزیکی چاینایە و لە هەمان کاتدا چاینا کێشەی خاکی لەگەڵ هیندستاندا هەیە هیندستان و چاینا دوو دژمنی سەرەکین ئەمە جیاوازە بەڵام لە بۆ ئێران ڕەنگ بێ وانە بێ تەنانەت رووسیاش بە هەماشێوە رووسیاش سیاسەتەکانی خۆی لە قەفقاسیە ناکاتە قوربانی ئێران سیاسەتەکانی خۆی لەگەڵ خۆرئاوەش ناکاتە قوربانی ئێران لێرەدا ئیتر دەبینین کە ئێران لە تەنگەتاویدایە چەندین ڕێگای لە بەردەما بەڵام ئەو ڕێگایەنە بەگشتی دوو ڕێگان یان ڕێگای شەڕە و دەبێ هەتا دوای شەڕ بکە و هەتا دوا ساتیشدا هەوڵ بدە متتەفیقێک لە جیهاندا لە بۆ خۆی بدۆزێتەوە یانیش دەبێ ئیتر سازش بکە لەگەڵ وڵاتانی خۆرئاواوە ئەو سازش پەیتا لە بەرژەوەندی سیاسەتەکانی ئیسرائیل بێت لە ناوچەکە ئەمە کڕۆکی بابەتەکەیە و ئەمەی ئێستاکە دەبینین لە هەمان کاتدا هەندێک لێککەوتەی لێ دەکەوێتەوە تەماشا دەکەین یەک لە لێککەوتەکانی هەروەکو لە بەرنامەکانی پێشودا باسمان کردووە سیاست و ئیتیفاق لەو سەدەیەدا وەکو سەدەکانی پێشوونینە ڕەش و سپینینە بەڵکو ملەوەنن واتە لایەنێک لەگەڵ لایەنێک ئەکرێت لە هەندێک بواردا متتەفیق بێ بەڵام لە هەندێک بواردا ناکۆکن لە هەندێک بواردا دژبەیەکن تورکیا و خۆرئاواش لەمەڕ ئیسرائیل لە هەندێک بواردا متتەفیقن بەڵام لە هەندێک بواردا جیاوازن چونکە ئیسرائیل کاتێک ئەڵێ ئەمن کۆریدۆری ئینسانی لە بۆ سوێدا دەکەمەوە مەبەستی ئەوەیە کە سنوورەکانی سووریا بێمانا بکە و بە ئارەزوی خۆی بکەوێتە ناو سووریا و دوای ئەمە ئایا ئەم کۆریدۆرە دەگەینێتە شوێنەکانی دیکە چونکە سوێدا بەتەنیا سووریا نییە لە هەمان کاتدا سوێدا سنووری ئۆردونە و نزیکە لە سنووری عراق تۆزێک بچێت سەرەوە دەگەیە ئەنبار وانە و تۆزێککە بگەیە سەرەوە دەگەیە دێرە زۆر و واتە نزیکی سنووری تورکیا و تورکیا ئەمەی بۆ قبول نەکرێت تورکیا لەمە دەترسێ و تورکیا پێی وایە ئیسرائیل کاتێک بگاتە ئەم سنوورانە دیوارەکانی میساقی میلی دەکەونە مەترسی واتە ئەو دیوارانەی کە تورکیا پێی وایە تورکیا لە تورکیا گەورەترە کاتێک تورکیا ئەڵێ تورکیا ئەردۆغان لە کۆتاییشدا لە چەند مانگێک بەر لە ئێستادا ئەمەی هەمان لە هەمان کاتدا دووبارە کردەوە کە تورکیا لە تورکیا گەورەترە مەبەستی ئەوەیە واتە تورکیایەک لە دەرەوەی تورکیادا هەیە لێرەدا مەبەستیان ئەوەیە ئەو سنوورانە کە پێشتر سنووری عوسمانی بوونواتە میساقی ملی کە حەلەب و ڕەقا و دێرە زور و مووسڵ و کەرکووکیش دەگرێتەوە گوایە بە قسەی خۆیان لەم سنوورانەدا هێزێکی دیکەی گەورە نەبێ کە هەڕەشە بێ بۆ سەر تورکیادا ئێستا کە تەماشا دەکەین تورکیاش لە بەینی بەرداشێک ماوەتەوە یان ئەوە تا پرۆسەی ئاشتی تێک ئەدا و ئەو کاتە لەگەڵ پەکەکە و لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک شەڕ دەکە و ئەمەش
دوو لێککەوتەی لێ دەکەوێتەوە. لێککەوتەیەکیان اتفاقا لەگەڵ ئیسرائیل، چۆن دروزەکان کردیان کوردەکانش اتفاقێک لەگەڵ ئیسرائیل بکەن و لەگەڵ خۆر ئاوا بکەن. لێککەوتەیەکی دیکە ئەگەر ئەمە نەبوو ئەم جارە رووسیا و چاینە و ئێران بتوانن لە ڕێگەی ئەوانەوە اتفاقێک ساز بکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو گەمەیە تێک بدەن، ئەو گەمەی خۆر ئاوا تێک بدەن. ئیتر ئەمە بەرەو کوێ دەچێت جارێ دیار نییە. بەڵام ئەمانە کۆمەڵێک لایەنی پۆزتیف و ینی ئیجابی و سلبیان هەیە، کۆمەڵێک مەترسیان هەیە کە کوردەکان لەو جێژاوەدا ئەبنە بەشێک لە شەڕەکانیاننا. ئێمە ئەزمموی کوردمان بینیوە لە ساڵانی شەستەکان لە سەردەمی شەڕی عراق و ئێراندا کە بوونە بەشێک لە ئەجێندای وڵاتێکی ئیقلیمی، بەڵام تەماشا دەکەین ئەنجامی ئەوە شکستی سەر هەڵدانەکەی ئەیلول و لە سەردەمی شەڕی عراق و ئێراندا شکستی حرەکەتی چەکداری کوردی ڕاکردنیان و لە هەمان کاتدا ئەنفال و هەڵابجەی لێکەوتەوە. ئەمە شتێکی مەترسیدارە. لە هەمان کاتدا ئەگەر تۆ لەمەدا سەرکەوتوبی چی لێ دەکەوێتەوە، ئەمە کۆمەڵێک ڕژێمی لێ دەکەونەوە وەکو کوردستانی عراق. یعنی لە جیاتی ئەوەی ببێتە کوردستان، لە جیاتی ئەوەی ببێتە نمونەیەک بۆ سەر هەموو عراق، دەبێتە کیانێکی گەندەڵ. ئەمریکا ئەمەی لە ئەفغانستانیشدا تاقی کردەوە دوای 11 سپتەمبەر کە ڕژێمی تاالبانی ڕووخان، ئیتر ڕژێمێکی دیکەی دروست کرد، بەڵام ئەو ڕژێمە ئەوەنە گەندەڵ بوو، ئەوەندە ناکۆمەڵایەتی بوو، هیچ پەیوەندێکی لەگەڵ کۆمەڵگەی ئەفغانستانی نەبەست، نەیتوانی هیچ سەرکەوتنێک بەدەست بێنی، چونکە هێزێکە بە پەراشوت ئامادەکراوە، هێزێکە لە کۆمەڵێک کەسی ئاوارە و بێکەڵک و بەڕەڵا بە پەراشوت فرێدراوەتەوە سەر ئەو خاکە. هەر لە بەهۆندەی تەماشامەکریتر ناچار بوون لە دواییدا کە زانیان پێگەی کۆمەڵایەتی تاڵیبان 100 ئەوەندەی پێگەی ئەو ڕژێمەی ئەمریکا کە لە ئەفغانستان سازی کردو بە هێزە، ئیتر لەگە تاڵیبان بە ناچاری ئیتیفاقی کردەوە تاڵیبانی هێنایەوە. و ئێستا کە لە ئایندەدا ئەو تاڵیبانە ئەکرێ ببێتە هەڕەشەیەک بۆ سەر ئێرانیش، کە جاروبار هەڕەشە دەکا، یەک لەوانش هەڕەشەی ئاوە کە دەیکە. ئێستا کە ئاوی بڕیوە لەسەر ئێران، ئەمە زۆر گرنگە. لە کوردستانی عراقدا ئاوەمان بینی دوای ساڵی 1991 چ ڕژێمێک دروست بوو، جەلالیستان لەوبەریش مەلایستان، بارزانیستان و تاڵەبانیستان کە 50 ملیۆن دۆلار لە چەند سەعاتێکدا خەرج دەکا بۆ شەڕی ئامۆزاکەن کە هیچ پەیوەندێکی بە کێشەی کوردەوە نییە. لە دوای ئەوەش کۆبوونەوەی سۆسیال دیموکرات ساز دەکات. ئەمەی ئەو لاشەوە خەریکی شێروان شێروانی و ڕۆژنامە نووسان و خوڕشید هەرکی و ئەدەهەم بارزانی و ئەمانەیە ئیتر. وە لە هەمان کاتدا ئیتر ڕۆتینیاتێکیان دروست کردووە وەکو ڕۆتینیاتەکەی ئیسرائیل، هەر کەسێک ڕەخنەیەک چۆن لە ئیسرائیل بکە دەبێتە ئانتیسێمیتیست. ئەوانش ئیتر شتێکی وایەن دروست کردووە، ئەدەبیاتێکی وایەن دروست کردووە، هەر کاتێک تۆ دژی دەوڵەتی خۆت بی ئەتۆ جاشی. بەڵام نەوتی 50 ساڵە بفرۆشی بە تورکیا، ئەتۆ نیشتیمان پەروەری و سەربەخۆیی دەوێ و فدراسیۆنت دەوێ و ئەم جۆرە شتانە. پەیوەندیت لەگەڵ سووریا هەبێ وەکو کوردی سووریا ئەتۆ جاشی، بەڵام ئەگەر پەیوەندیت لەگەڵ تورکیا هەبێ تۆ باشی. ئەگەر بچیە پەرلەمانی ئێران خۆت کاندید بکەی ئەتۆ جاشی، بەڵام ئەتۆ لەگەڵ ڕژێمی سەدام چەند ساڵ پەیوەندیت هەبێ و کاری مخابەڕاتی و ئەملا ئەولا بکەیت و باشی.
ئەوە لە ئەدەبیاتی کوردایەتیدا جێگای خۆی گرتووە و زۆر کەسیش ناوێرێ ڕۆبەڕووی ببێتەوە تەنانەت ڕۆبەڕووی ببێتەوە. ئەوەی ئێمە باسی دەکەین قوتوەڕەشەکە دەبێت تێبپەڕێنین و نابێت لەو قوتوەڕەشە بترسین، دەبێت بینە دەرەوە. ئەمەیە کڕۆکی مەسەلەکە، ئەمەیە. لێرەدا لە بۆ هەندێ ئەتوانین بە کورتایی لە ئەنجامی ئەو گفتوگوێدا باس لەوە بکەین بەر لەوەی ئەتۆ بتوانی لە پەراوێزی سیاسەتی نێودەوڵەتیدا، لە پەراوێزی شەڕی هەژمونگەرایی هێزە گەورە و بچووکەکاندا ئەتۆ دەستکەوتێک بۆ خۆی بەدەستبێنی، دەبێت ئەتۆ سەرەتا بزوتنەوەیەک ئینسانی فکریت هەبێ، ئینسانی ئەخلاقی و ئینسانی مۆڕاڵ و ئینسانی کللتوریت هەبێ. دەگەی نەوەکو ئەمڕۆ نزیکی ماڵی تاڵەبانی بی سبەی بچێ لای ماڵی بارزانی، ئەمڕۆ کە چەپڵ لە بۆ ئاپۆ لێ بدەی بەڵام سبەینێ دژایەتی بکەی وەڵا ئاپۆ هەر 10 ساڵ نەخۆشی شێتایەتی دەیگرێ. دەگەی ئەمە وای کردووە کە ئێمە لە ناو بە نەخۆشی بێفکری بێ ڕۆیایی گیرمان خواردووە. تەماشا دەکەین ئەمە لە ناو هەموو بزوتنەوەکاندایە. چەندین سیاسەت مەداری کوردی ئێرانمان هەیە، لە ژێرەوە پەیوەندیان هەیە یاوانیش هەوڵ ئەدەن ڕێگایەکی پەیوەندی لە نێوان ئێران و حیزبەکەیان بدۆزنەوە، بەڵام لە لایەکی کەش ئەڵێن ئێمە حەزەکەین دەوڵەتێکی کوردی دروست بێ، با ئەو دەوڵەتە هەموو ڕۆژی وەکو ئێران ئێمە لە سێدارە بدە. تێدەگەی ئەوە چییە؟ پۆپولیزمە، یعنی پەیوەندی بە پۆپولیزمیە. چۆن ئەمن بتوانم لە هەموو بارودۆخێکدا قسە بکەم بۆ ئەوەی ئەوانی بەرامبەرە خۆم ڕزگار بکەم. هەر لە بۆ هەندێش تەماشا دەکەی ئۆپۆزیسیۆنێک دروست نابێ، مخالیفێک دروست نابێ. ئەو مخالیفەی کە دروست دەبێ نەوەکو شتێک ناگۆڕێ، بەڵکو لە بەرامبەر گۆڕانکاری ئاستەنگە، کۆسپە و بە هیچ شێوەیەک ناتوانێ ڕێگا خۆش بک بۆ ئەوەی ئەلتەرناتیفێکی دیکە دروست بێ و یانیش ئەو کوردایەتە لە ناوەڕۆکی خۆیدا لە پەلوپۆ بکەوێ و گۆڕانکاری بەسەردا بێ. ئەوە لە کاتێکدا ئەمانەی کە جیا دەبنەوە بەشێکی زۆریان لەناو ئەو حیزبانە هاتوونە، لە هەناوی لە منداڵدانی ئەو دوو حیزبە هاتوونەتە دەرەوە، ئەوانە دەیانتوانی لەناو حیزبەکەدا خۆشتی باشتر بکەن، گۆڕانکاری زیاتر بکەن. بەڵام کاتێک کۆمەڵێک بەرژەوەندی بچووک و تەسکیان دەکەوێتە مەترسی، جیا دەبنەوە حیزبی گوایە ئۆپۆزیسیۆن ساز دەکەن و تەماشا دەکەین لە بنچینەدا نەوەک خزمەتی ئۆپۆزیسیۆن ناکەن، نەوەک خزمەتی گۆڕانکاری ناکەن، بەڵکو زیانی لێدەن لە سای ئەواندا شتێکی نوێتر دروست نابێ. هەر لە بۆ هەندێ ئیتر دووبارەی دەکەمەوە لە ئەنجامدا ئەوەی بۆ ئێمە گرنگە دروستکردنی کەسایەتی کووردە، دروستکردنی کەسایەتی دیموکراتە، دیموکراسی بەمانە فراوانەکەی، نەوەک بەمانە بچووک و تەسکەکەی هەڵبژاردن و قسەکردن و ئەم جۆرە شتانە. و هەتاکو ئەمە دروست نەبێ ئیتر زەحمەتە ئێمە بتوانین هیچ گۆڕانکاریە بکەین. ئەو گۆڕانکاریانەی کە تەنانەت وەکو دەرفەتیش دێنە ئاراوە، وەکو ئەوەی ساڵی 1991 هاتە ئاراوە، یان وەکو ئەوەی کە لە سووریا ئێستا کە دێتە ئاراوە، مەترسی زۆر گەورە و جددیان لەسرە کە ئەوانە وەکو کوردستانی عێراق تووشی ئەو جۆرە نەخۆشیانەی ببن و تووشی کۆمەڵێک بەکتریا و ڤایرۆس ببن کە تاکی کورد ئیتر نەفرەتیان لێ بکە. هەتا بەرنامەیەکی ئایندا کاتێکی خۆشتان بۆ خوازم بەردەوام بن لە پشتگیریکردن و بەردەوام بن لە سوبسکرایبکردنی کەناڵی یوتیوبی هیوا خۆشنەوە.